سەرێتا بەخێرهاتنی کەناڵە جوانەکانتانەکەم کەناڵی پەروەردە بەخێربێن بۆ قوتابخانەکەمان قوتابخانەی شاکر فەتاحی بنەڕەتی تێکەڵاو لە گەڕەکی ڕزگاری. قوتابخانەکەمان بۆ ساڵی خوێندنی 2022-23 نۆژەنکردنەوەی بۆ کرا، بەڵام نۆژەنکردنەوەکە هەتا ئێستاش تەواو نەبووە. دەستخۆشیان لێ ئەەکەم بۆ هەوڵ و ماندووبوونیان، کاری جوانیان کردووە، بەڵام لەگەڵ ئەوەشە کۆمەڵێک کەم و کورتیمان هەیە. کەم و کورتیەکان لە دوو خاڵی سەرەکیە خۆی ئەدۆزێتەوە. خاڵی یەکەمیان کاتێک ئەو لیژنانەی کەوا دەرئەچن لە لیژنەی ئەندازیاران بۆ دەرخستاواتە بۆ کەشفی شوێنەکان زۆر بەداخەوە، ینی کەشفێکی تێر و دەسەلیان بۆ ناکەن، پێویستیەکانیان بە تەواوی بۆ جێبەجێ ناکەن. لەو کاتەشە لیژنەی جێبەجێکار هیچ تاوانێکی نییە لەبەرەوەی ئەو لیژنەی کە کەشفی کردەوە بۆ شوێنەکە ڕەنگە زۆر کەم تا زۆر کەشفەکانیان بە تەواوی نەبێت. ئەمە خاڵی یەکەم. خاڵی دووەمیش لەوەی ئادۆزمەوە کە قوتابخانەکە خۆی لە خۆیان بەڕاستی زۆر دەمێکە دروست کراوە، بۆیە تەنها بە نۆژەنکردنەوە چارەسەر نەبوو، بەڵکو کاری زۆر زیاتری ئەویست. بۆ یەکەم تا زۆر شتەکان بە تەواوەتی ڕەنگە جێ خۆی نەگرت بێتەوە، بەڵام لەگەڵ ئەوشە هەناسەیەکی کەمیش بێ بە قوتابخانەکە بەخشراوەتەوە. دەستخۆشیتان لێ ئەەکەم، هیوای سەرکەوتنتان بۆ ئەخوازم، دەستخۆشی لە هەموو تاکێکەکەم کەوا بەشداری کردووە کەم تا زۆر ماندوو بووە لە قوتابخانەکەیە بە ئەو کەسانی کە بڕیاریان بۆ دەرکردووە و لیژنەی جێبەجێکار لێرە کە پێوەی ماندوو بوون. دەستخۆشی تایبەتیشم بۆ کەناڵی پەروەردە. سەرکەوتوو بن، بەخێر بێن سەر و سەرچاوە.